حاجی ژنگیان سەلام عەلەیکوم. عليك السلام وسەر چاوەکانم. ئەو باسە چۆنە حاڵە چۆنە؟ وڵی ترا تەمەەن هاتووە ئیتر چوزانم ئیشەڵا باشە بێ. ماشەڵا باشی. ئیشەڵا هاوسەرێ ماوە؟ نا ئەی بۆچی وام لێات هاوسەرم نەماوە. هاوسەرێ نەماوە؟ نا. خوای گەورە لی خۆش بێ ئینشاءڵڵا و ئیشەڵا یارمەتی تۆش بات. ئیشەڵا. باسێکی گوندی جافەرانی جارانمان بۆ بکە جاران ژیان لە جافەران چۆن بوو؟ هەر زۆر خۆش بوو. من لەم دیا لە دایک بووم. خۆم و هاوسەر و کوڕ و کچم هەر زۆر خۆشە ئەم دیەیە. ئەم دیێ زۆر خۆشە. باسێکی گەنجی خۆشتم بۆ بکە بە گەنجی قەچووی بەسەر و شاخە. بەخوا بە گەنجی ڕۆیوم ئەم شاخەیان نەئەویتریان ورچەڕێی پێڵێن ئەڕۆشتین بۆ قنر لەگەڵ ژنان نەترس بوو نە هیچ تێ بوو خۆمانە ڕۆشتین بەو شاخە هیچ تێ نەبوو بەس ئێستا نا ئێستا ئافرەتە ناوێ بچێتە دەرەوە تێگەشتی برا. باشەکە بە گەنجی ئەچووی بۆ شاخ چی و چی تەکرد؟ قنرمان هەڵەکەن و تاڵومانە کرد لەو قۆپیانە و ئەیب نەبێ سوورە بنە هەیە لێتە ناو زۆر خۆش بوو ئەوەمانە کرد و ئیتر تاڵ و ئەمان کرد زۆر خۆش بوو ئەو قۆپیانە ئەوێ ئەڕوین. ئەمە دەربەن جافەرانە ئەوە دەربەن سەگرمەیە ئەوە دەربەن داری زەردە. هەمویان چویت؟ بەڵێ بەڵێ.